دیارە ڕۆکێکی دەگمەن لە کوردستان دەدۆزرێتەوە لەلایەن دکتۆرێکی کوردەوە. ئێمە ئەمڕۆ باس لەم ڕۆکە و باسە تایبەتمەندەکان و باسە چۆنێتی دۆزینەوەی ڕۆکەکەش دەکەین لەگەڵ دکتۆر کارزان عومەر دۆزەرەوەی نپیتای عێراقی ئێرانی کە ڕۆکێکی دەگمەنە. دکتۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ زانیتانمانجەکەم. سپاس دکتۆر با بزانین چۆنم ڕۆکە و دۆزیەوە. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ ناسینی ڕۆکی کوردستان بە هەموو دنیا دەستخۆشیتان لێکەم. ئیمتیدادەن بۆی کە دوێنێ کردمان لە زانکۆشیرینەکەی خۆمان زانکۆی سلێمانی لقایەکی سەحافیمان ئامادە کرد بۆ ئەم مناسبەیە. ئێمە هەموو ساڵێک تیمێک دروست دەکەین لە زانایانی بواری ڕۆک لە عێراقا لە وەسەط و جنوب یین لە کوردستان ئاگەڕین. لە بەرۆی کوردستان سێم گەورەترین و دەوڵەمەندترین منتیقەیە لەسەر ڕووی زەوی لە ڕۆکە. یعنی بایۆدایڤەرسیتی لە منتیقەی سلێمانیە کەس یعنی سلێمانی و هەولێر و دهۆکسەرەوەکەی جایە لە وەسەطی عێراق و جایە لە جنوبەکەی لە خوارەوە لە سەحراوە دەست پێکە هەتا سیلسیلە شاخەکانی کوردستان. ئەمەی کە لە ئێرانەتورێنیان لە تورکیا و ئەنەدۆڵەوە هاتووە ئیمتیدادەکەی بە کوردستانە ڕۆبۆیە کوردستانی خۆمان خۆشبەختانە یەکێکە لە دەوڵەمەندترین شوێنەکانی جیهان بۆ ڕۆک یعنی ئەوە خۆشبەختانەیە. لە ئەسنای دەرچوونمانە طبعاً ئێمە لە بەرۆی تقریبەن زۆربەی ڕۆکەکانی کوردستان ئەناسین کاتێک شتێکی غەریبە بینین یعنی علامەتێکی استفهامی خێنە سەر و ڕەسمێگرین و دوایی دراسەیەکەین کە دراسەمان کرد لە بیدایەتی 2019 بۆمان دەرکەوت کە ئەمە شتێکی غەریبە و خۆشبەختانە لە 2019 توانیمان تۆ شتەکەیمان دەستکەوێ و زانیمان کە ئەمە علامەتێکی استفهامی لەسەرە کە دیراسەمان کرد لە عێراقا نەبوو کە کاتێک ڕۆژێک لە عێراقا نەبێ بەڵام پێشتر لە ئێرانیان لە ئەوروپایان لە تورکیایان لە سووریایان لە فەلەستین دۆزرابێتەوە پێڵەن نیو ڕیکۆرد واتە لێستا بۆ یەکەم جار تەسجیلەکەین لە کوردستان. ئەمە ئینجازێکی زۆر گەورەیە کە ڕۆژێک بدۆزیتەوە پێشتر لە هیچ عالمێک لە کوردستانان لێ لە عێراقا نەیدی بێ. لە ساڵەکانی 50 و 60ەکانە دوو زانای کەڵە گەورەی دنیا تاوسن و گێز لە بریتانیاەوە کە احتیلالی عێراقیان کردو هەروە نەهاتوون اعتیباتەن عێراق واز لێ بێن احتیلالیان کردو و دایدۆشن نەخێر لە بەسڕەوە هاتوون هەتا ئاخر نقطەی زاخۆ و دهۆک و لەو لاشەوە تا نزیک پێنجوێن هەموو عینەکانیان نووسیوە و ناوی علمیان لێناوە و تویانە ئەمە لە فڵان لە ئێران هەیە لە تورکیا هەیە ئەمە تایبەتە بە عێراق ئەمە تایبەت ئەمامان هەیە و من بە خۆشبەختانە لە دراسی دکتۆراکەمە شەرەفمەند بووم کە کاتێک چوون بۆ کیوبۆتانیکەڵ گاردن و ئەو عیناتانەم بینی کە بە دەسوخەتی خۆیان نووسی بوویان لیان. شایانی باسە ئەم ڕۆکەمان کە بینی غەریب بوو زانیمان ئەمە نیو ڕیکۆردێکە بۆ عێراق ئەمە یەک کاتێک کە دیراسەمان کرد ئەبێ بپرسین ئایا ئەمە لە ئێران هەیە یان نییە. ئیتصالمان کرد بە دکتۆرە فەیروزەوە اختصاصی لامەیسیە. دکتۆرە فەیروز هەر عالمێک اختصاصی ڕۆکێکە یعنی با بڵێن فامیلیەکە خێزانێکە. دکتۆرە فەیروز عایلەی لامەیسیە طبعاً ئەم نپیتایە سەر بە با بڵێن باپیری نپیتا خۆی باوکە باپیرەکەی کە فامیلەکەیە خێزانەکەیە ناوی لامەیسیە یا لابێتی عایلەی شەفەوی یعنی لە کوردەواری خۆمانە لە چۆک و گوڵەکانی نەعنا و پوونگە و جاترە و مەردەقۆش و ئەمانە کە زۆربەی زۆریان نەباتاتی طبین. دکتۆرە فەیروزیش وتی ڕەفیقێکم هەیە دکتۆر مەنسوور لە کوردستانی ئێران عینێکی کۆ کردوتەوە لەم ڕۆکە. دوایی کە زانیمان ئەمە هەمانە ڕسمی بۆ نردین کە زانیمان وایە هەردوو لامان تیمێکمان دروست کرد بۆی بگەڕێن بە دنیای ئایا بزانین ئەم نپیتایە لێرەیە یان لە ئێرانە یان هەر نییە لە دنیاە. طبعاً ئەو تیمەی کە دروستمان کرد هەموو دنیای گەڕین یعنی کارێکی زۆر ئاسان نییە تۆ بێ هەچی نەباتاتی کوردستان و عێراقێ بڵێ وەڵا ئەمە نییە و اینجا دوای بچیتە هەموو دنیا مەسەن پاکستان و ئەفغانستان و تاجیکستان و تورکیا و ئەوروپا و هەمووی گەڕان هەچی فرلۆرە عێراقیان ئەم نپیتایەمان نەدۆزیەوە بۆی خۆشبەختانە توانیمان تەسجیلی کەین و ئەوەی زۆر خزمەتی ئێمەی کرد ئەمەمان بڵاو کردەوە لە
مجلەیەکی قیمە لە دنیاە کە پێڵەن فایتۆ تاکسە. دێنەوە سەرودەکاری زیاتر لەسەر ئەمڕۆکە تایبەتە، بەڵام دەمەوێت ئەوە بپرسم کە لە چ ناوچێکی کوردستان ئەمڕۆکە زۆر طبعاً ئەو کەسێک کە بێ ڕۆیکێکی ینی تازە بدۆزێتەوە ناکرێت لە ئەزمەڕۆ لە گۆیژۆ ئەمانە بگەڕێ، ینی شتیوا نابێ ئەبێ بچێ لە شوێنە زۆر قایمەکانی دوور لە دەست کە سیارە نایگات. ینی من چەندین جار بە ئەسپ و بە وڵاق و بەشتیوا چوون ئەو شاخ و داخەگەڕاوم لە منتیقەی شارباژێر لە منتیقەیەکی دوور دیمان ئەمە لە دێی باسنەیە کە من ڕێز و حرمەتم بۆ خەڵکی باسنێ زۆر هاوکاریان کردم، زۆر مەمنونیانم. لەوێ کە بینیمان ئەم ڕۆکەوایە بزەبت لە بینی ڕەشەکانی و باسنێ و لە حەوالەینی باسنیە ئەم ڕۆکەمان دۆزیدو بەس لە دوو شوێنە ئەم لە ئێمە کۆمان کردوێتەوە و ئیشمان لەسەر کردووە. دکتۆر ئەم ڕۆکە لە هیچ شوێنێکی دیکەی دنیای بوونی نییە؟ خۆشبەختانە نەخێر نەخێر ینی ئەو ڕۆکە تەنها لەو شوێنە هەیە پێڵەن لە عیلما پێڵەن ئەندمیک بەس لەو تۆزەی شارباژێڕایە تەسەورکەن لە پێنجێن نییە، تەسەورکەن لە حاجۆمبەرانوانە لە کوردستانە هەمووی نییە، لە عێراق هەمووی نییە، لە شەرقی ئەوسەتا هەمووی نییە و لە دنیا هەمووی لەو تۆزە هەیە. بۆیە داواکارم لێرەوە لە حکوومەت یارێمە ئەگەر محافظەیەکی ئەم ڕۆکانە نەکا یا شوێنێکی بۆ تەرخان نەکاوەکو مەحمیەیەک بەتاکید لەوە کا چەند بزن و مەڕێک بێ بیرخۆ بخۆین، یعنی یەکێکە لەو ڕۆکانی کە ئێستا مهددن بە ئینقراض، یعنی پێچێت نەمێنێ لە چەند ساڵی داهاتوە گیر بخۆی بە دوای نیپیتا کەس ئێمە عینەمانەیە. تەبان لە دنیاە کاتێک کە تەسجیلی ڕۆکێگەکەی ئەبێ نەماذجی بنێری پێڵەن هۆلۆتایپ و یعنی هەموو عینەکان عینەی میثالی و ئەومان هەمووی ناردووە بۆ دەرەوە. ئێستا لە دنیاە نموذەجێک هەیە کە پێڵەن نپیتە عێراق و ئیرانیکە و ئێمە ناومان ناوە کە ئەمە هۆڵۆتایپە هەر کەسێک دانەیەکی بینیوە بێ مقارنەی بکە بەمە بزانێ ئەوەی ئێمە یا ئەوەی ئێمە نیە. دکتۆر لە ناوچە دڵگیرەکەی شارباژێر و لە وەرزی بەهاردا ئێوە ڕۆکێکی پەمەی و مۆرباو دەدۆزنەوە ناوی دەنێن نیپیتای عێراقی و ئێرانی. ئەم ناوە بۆ ئەم ناوە بۆ لە ڕاستیە ئێمە زۆر دڵمان بەو خۆش بوو کە وەکو ئەو ڕۆکانی کە لە داهاتوویکی نزیکە ئینشاءڵڵا هەر لەم شوێنە جوانەی ئێوە ئیعلانی یەکەین کە ڕۆکی ترم دۆزیوەتەوە لە منتیقەی پێنجێن. یانی ویستمان بە کوردی ناوی بنین کاتێک کە تیمە ئێرانەکە هاتە سەرمان عولەمای ئێران لەو بوارە دکتۆرە فەیروز و دکتۆر مەنسوور زۆر داوایان کردوتیان با ئێمە مەحروم نەبین لەوەی کە ئێمەش بەشێکین لەم بەحسە، یعنی ئێمەش تیمێ بەشێکین لەم تیمە وتیان با ناوێکی لێ بنین. دوای مفاوزاتێکی زۆرمان کرد وتمان باشە ناوێنێن ئەوان تەرحیان کە وتی باش تێ بێ عێراقی ئێرانی بێ، وتمان باشە ناوێنێن عێراقی ئێرانی. تەبەن عێراقیەکەمان پێش ئێرانەکە خەز لەبەرەوەی یەکەم جار ئێمە دۆزیومانێتەوە و ئەو فەزڵا گەڕێتەوە بۆ زانەکانی عێراق نەک بۆ ئەوە ئیتر لەسەرۆ ڕێککەوتین. بەڵام ئینشاڵڵا لە داهاتوویەکی نزیکا چەند ڕۆکێکی ترمانەیە من خۆم ناوە یەکێک لەوەی کە جەنابەت فەرمووت لە منتیقەی پێنجێن دۆزیمەوە حەزمە کرد ناوی بنێن پێنجێن. بەڵام کاک حاجی خالید خوا ماڵی ئاواکە کە زۆر هاوکارم بوو لەگەڵ کوڕەکانیان وڵا خوشتی بۆ ئامادە کردبووم تا چوینە شاخ کە هاتمە وتم حورمەتەن بۆ ئەم مووقفە جوانەی جەنابە کاک حاجی خالێدە فەرمووی ناوی بنێتی وتی کاگوێ گوێ لە منەگری وەڵام من حەزەکەم ناوی بنین هاربڕ لەبەرەوە نامان ناوە هاربڕ ئینشاءڵڵا لەمەم زوانە ئەویش بە نەتیجە ئاگا. ئێستا لە کۆتایی قسەکانمانایە نەسەرەوە لەبەر ئەوە ناومانە نیپیتای عێراقی ئێرانی. نیپیتا لە دنیا ئەم جنسە کە با بڵێن باوکە سپیشیزی زۆرە ئەولادی زۆرە تقریبا 400 مناڵی هەیە، ینی با بڵێن 400 جۆر نیپیتامان هەیە. لە عێراقا 18مان هەیە بەمەی ئێمە بوو بە 19 و بۆیە ناومان نیپیتای عێراقی ئێرانی. نیپیتاکە واتە ناوی باوانە عێراق و ئێرانەکەش وەکو ئەوەی کە تۆ باسەکە. دکتۆرە مێ بزانم تایبەتمەندی ئەم ڕووەکە چییە و سوودی ئەم ڕووەکە چیە و لە چی بوارێکا بەکارهێنرێکە تۆڵی مەترسی لە ناوچوونی هەیە و ڕەنگە ڕۆژێ بێ ئێمە بە دوای نیپیتایە بگەڕێین. بەڵێ لێرە
دکتۆر خەزعەل وابزانم ئەگەر خەیاڵ مابێ وابزانم لەسەر نیپیتا ئیشی کردووە لەسەر ئەجوگا ئیشی کردووە چۆم هەردووکیان دوو کوڕن بۆ باوکێک کاکەرێتەوە بۆ لامێسی نیپیتا عیلەی شەفەوی واڵن عیلەی لامێسی هەموو ئەو ڕۆکانە ئەگرێت کە بۆنیان وەکو بۆنی نەعنا و چی پێڵەن نەعنا و پوڭە و جاترە و ئەلەمانان بۆ ئەمانە هەمویان نەباتاتی زۆر طبی زۆر مهمن یعنی مەسەرەن من خۆشبەختانە لە جاترە کرێمێکم دروست کرد کە لە عێراقا بەڕایەکی اختراعم لەسەر وەرگرت یعنی ئێستا بەڕایە اختراع لە عێراقا بەناوی منەوەی لەسەر ئەو کرێمەی کە لەسەر جاترە دروستم کردووە و ئەنتی بەکتریا و ئەنتی فەنگەڵێکی زۆر بەقووەتە بۆ پێست لێرۆ بیرمی ئەو خۆشەویستم کە لە زانکۆ زەیتی جاترەکەم مایە زۆر تەعەجوبی کرد کاتێک ئیشی لەسەر کرد لە بەکتریۆلۆژی وتی کاک دکتۆر من لە حەیاتما زەیتم نەدیە ئەوەندە بەهێز لە دژی بەکتریا و دژی وتمەوە زەیتی جاترەیە لەبەرەوە ئایلەی لابێتی هەمووی نەباتە هەمووی بۆندارن هەمووی ڤۆلۆتایل ئۆیڵیان هەیە ڤۆلۆتایل ئۆیڵەکانیش زۆر پزیشکین بۆیە هەر ڕۆکێک لەم ڕۆکانە تایبەتمەندێتی تایبەتی هەیە بۆ مەعیدە و بۆ دایجەستیڤ سیستم و لە هەناسە و بۆ ئەمانە یعنی عیلەی لابێتی عیلەیەکی نەباتاتی طبی زۆر بەقووەتن لەبەرەوە تەمەنا ئەەکەین طبعاً هێشتا میشمان لەسەر نەکردەوە وەکو تیمێک بزانین ئەم ڕۆکە چیتە بۆیە لە بەهاری داهاتوە ئەچین ئەم ڕۆکە هێنین با بڵێن ڤۆلۆتایل ئۆیڵەکانی لێوەرەگرین فیکس ئۆیڵەکانی لێوەرەگرین دوای تەحلیل یەکەین بزانین ئەمە چەند مڕەکەبی تایە هەر ڕۆکێک سەدان مڕەکەبات و کۆمپاوندی تایە تەمەنا ئەەکەم ئەم نیپیتە تازەیە بتوانین ئیکتیشافی مڕەکەبێکی تازە بکەین لە عالەمە ئێستا تقریبان ڕۆژانە مڕەکەبی تازە دروست ئەبێ ینی ئەڵێن لەو ڕۆکەیە فڵان مڕەکەبەیە کە لەوانی ترانە بێ تەمەناکەم بەشکم نیپیتاش مڕەکەبێکی تیابێ کۆمپاوندێکی تیابێ کە لە ڕۆکەکانی تەرانە بێ و ببێ بە کلیل بۆ چارەسەری هەندێک نەخۆشی چونکم ئێمە هەموو ئەم ڕۆکانی کە تۆ ئێستایی بینی هەمووی دەرمانن یعنی بێگومان کە هەموو ڕۆکێک دەرمانە ئینسان هەندێکی اکتیشاف کردو و ئینسانەکانە بێت چاوەڕانی اکتیشافەکانی تازەی دەرکەین بەشکم خۆیان نیپیتاژێکێک بێ لەو ڕۆکانی کە بن نیپیتای جگە لە وەرزی بەهار هیچ وەرزێکی کێ هەیە تیا بڕێ واتە بەس وەرزی بەهارە ئێمە هەندێک ڕۆکمان هەیە کە لە پایزانە هەیە هەندێکمان هەیە لە هاوینانە هەیە زۆربەی لە 1970 زیاتری ڕۆکەکان لە بەهارانە هەیە بەڵام ڕۆکیشمان هەیە مەسەلەن لە عایلەی ڕەنەنکولەیسی لە کاتی دراسی دکتۆراکەما کە گەڕاوم ئەم کوردستانە من بە زستانیش و بە بەفری شارە گەڕێن زۆر جوان مەسەل عایلێک ڕۆکێکمانەیە لە عایلەی ڕەنەنکولەیسی لە ناو بەفرەکە سەردەرێنێتە دەرەوە یعنی خۆشبەختانە کوردستان ئەوەندە ڕەنگینە لە زستانە گوڵی خۆی هەیە لە پاییزا گوڵی خۆی هەیە لە بەهارە گوڵێکی زۆری خۆی هەیە لە هاوی ناهەیەتی ئەم ڕۆکەی ئێمە الحەمدولillah لە مانگی تقریبا 5 بوو کۆمان کردەوە یعنی لە هەرە سەوزی ڕۆکەکانی ئێمە شار باژێر مانگی 5 وتت کە ئەم ڕۆکە مەترسی لە ناوچوونی هەیە و بەس لەو ناوچەی کە دۆزیوتانەتەوە ئەڕێت ئەم ڕۆکە ناتوانرێت لە تاقیکەکانە هەوڵی ئەوە بدرێ پەری پێ بدرێ بڕوێنرێتەوە یاخود لە شوێنێکی دیکە هەوڵی ڕوانەوەی ئەم ڕۆکە بدرێ قسێکی زۆر جوانە و خسمێ سەر ئەوە ئێمە لەسەر خەتین کۆمەڵی ڕۆکناسان سەر بە ڕێکخراوە دیموکراتیەکانە و ڕێز و حرمەتم زۆرم بۆ جەنابی کاکجووتی ئارنووری کە زۆر هاوکار و یعنی پشتیوانمانە لەم بوارە داوامان لێ کردو کە لە کوردستانە ئێمە مەحمیەیەکمان هەبێ ئەم مەحمیە ئەتوانین کە سیاجی هەبوو خزمەتی هەبوو ئەو کاتە هەچی ڕۆکەکان ئەتوانین لەوێ بیپارێزین لە بەس ئیتر مەڕووماڵات نایخوا ئیتر ناسووتێ ئیتر چی لێ نایێت تەنها ڕۆک نییە ئەم مەحمیە ئەبێ مەلجە ئەو مەوایەک بۆ هەموو تەیرەکان چونکەم تەیری کوردستان جیاری وە هەمانە بەس لە کوردستانە تەیر و توریشمان هەیە ئێستا زۆر خۆشەویستەکانم لە زانکۆ ئیژەکەن لەسەر حەشەرات لەسەر مێرو
ئەی مێرووی تایبەتمان هەیە بە کوردستان ئەم شوێنە ئەگەر پارێزراوە بە ئیتر ئەو کاتە بۆ ئەبێ بە مەحمیەک بۆ ڕوەک، ئەبێ بە مەحمیەک بۆ حەشەرات، ئەبێ بە مەحمیەک بۆ تەیر و تور، ئەبێ بە مەحمیەک بۆ هەموو ئەو کائینە زیینوانەی کە ئێستا مهددن بە ئینقراض، چونکە ئێستای مەقایمەیەکمان هەیە لە دنیاە قایمەی نەباتانی ینی مهددن بە ئینقراضی زۆر لە کوردستان ئاماوێت لە بەبێ منطقی ئێمە حروبی زۆر دیوە، سووتانی زۆر دیوە. کاک جوتیار ئەو وعدی پێداوین کە ئێمە پشتیوانمان بێ بتوانین لە شوێنێکی شار باشیار یا لە شوێنێکی پێنجێن مەحمەیەک دروستکەین لە ژێر ئیشرافی حکوومەتا بێ کە ئەوە ئیتر ڕۆکەکانی کەس نەتوانێت تەعەدا لەوە بکە. لە بریتانیا بووم لە ئەسنای دراسەکەمە هەندێک گوڵمان هەیە سەرەکەی تقریبا 200-300 گوڵی تایە. هەر یەک گوڵە مەسەرۆکو چاوبازە مەسەرن 200-300 گوڵ هاتۆتە دەرەوە. ئەمویش یەک گوڵ لەمەم بەنێ لەو عیناتانی کە کۆکراوەوە پێش 60-70 ساڵ لە عێراقا یەک عینەمبەری چونگەم ئێستا ئەو ڕۆکە نەماوە ئینقراضی کردووە پێڵەن کۆزینە وشینی کۆزینە وشینی نەماوە ئێستا نەماوە لە دنیا هەموو عێراق گەڕان یەک چڵ کۆزینە وشینی نەدەدووە. وتم ئەتوانم یەک گوڵم بەنێ یەک گوڵ بچووکی ئەوە ناوی ینی زۆر باریکە میلیمەترێ پانە ئەو نەش درێژە ناتێنێ لە بریتانیا لە کیوبۆتانیکال گاردن. وتم یەک گوڵ بەس دەنگ هەڵاڵەکانی فەحسەکەم بزانم لەگەڵ ئەوانی تری خۆما یەکە گرنیان ناگرەوە. وتی جا ئێوە ئەگەر هەر کەسێک بێ گوڵێ بەرێ ئەم شوێنە خەڵک بۆی دێ لە عێراقە و لە ئێرانە و لە پاکستان و لە ئەفغان هەرێکە گوڵێ بەرە نەجاتی بێ بڕوا بکەن یەک گوڵ قبوڵیان نەکرد بیبم ئیشی لەسەر بکەم. چۆنیش چوومە بۆ کیوبۆتانیکال لە عێراقەوە لە جامیعەکەی خۆمەوە کتاب کراوە بۆ وەزارەتی خارجی عێراقی و لێرەوە کراوە بۆ زانکۆکەی ئەوێ و لە زانکۆکەی ئەوە هەتا توانیان دەرگاکەم بۆ بکەنە چمە ژوورەوە و دەرگای معشەبی کیوبۆتانیکال گاردن وەک قاسە ئەکرایەوە ئەمن دەپان بوو بە هی نەکرایەوە ینی وەک قاسە تەعاملیان لەگەڵا کرد کە چوومە ژوورەوە هەموو ڕوەکی شەرقی ئەوسەط لە منطقەی پاکستان و ڕۆکەکانی عێراق مینی بۆ کرا وایە دەستکێشی لە دەستکردا و مەلە فڕاکێشای و ینی زۆر بە حەزەرەوە پیا ئافرەتێکی پیری لێبوو بەبێ مبالغە لە بینی 70 بۆ 80 ساڵە بوو بە دەستکێشەوە تەعاملی لەگەڵ ڕۆکەکانە کرد. ئەمە ثەروەیەکی قەومی ینی لەبەرەوە کارم لە حکوومەتی هەرێم کە ئەم ثەروە قەومیە محافظە بکە و ئاوا پارێزگاری لێ بکە. ئەو عیناتانەی کە بریتانیا لە ئیحتالی عێراقیا بردویانە هەتا ئێستا لە کیوبۆتانیا نەیەنەوە بە عێراق خۆشی زۆر باشە. دکتۆر تۆڵی ئەمە فعلەن میراتێکی نەتەوەیە. ئەم کاتی ئەم ڕۆکەتان دۆزیەوە ئستیعانەتان یاخۆت تاوتوتان لەگەڵ پرۆفیسۆرێکی یاخود با بڵێن زانایەکی ئێرانیش کرد هاتن وتیان دیبا ناوەکە ئێرانێکیشی پێوە بێت. ئێمە هەر لە کۆنەوە کللتورمان هەبووە خواردنمان هەبووە چەندین تایبەتمەندی نەتەوەی کووردە بووە کە ئێستا ئێران و تورکیا وڵاتانی دراوسێ خۆیانی بە ساحب بەزان. دە ساڵیکە چی زمانێکێکە ئەم ڕووەکە ئێران خۆی نەکا بە خاوەنی ئەم ڕووەکە و ناوێکی ئێرانی پێوە نەنووسێنێ هەتا قەرسی قیامەت تازە ئەم نپیتایە لە ئیندێکسی عالەمیە ناوی نپیتە عێراق و ئیرانیکایە تازە هەر کەسێک بێت ناتوانێت. ئێستا عەرزی جەناب بکەم کە من لە دیراسی دکتۆراکەمە خۆشبەختانە ئەم توانیم ئەمەش بکەم. دوو ڕۆکمان هەیە کۆزینیا کوردیکە لەگەڵ کۆزینیا کاردوکۆڕم هەردووچیان کە سەیرم کرد ئەم دوو عینەیە یەکن. بۆیە کاتێک کە دیراسەم کرد ئایا ئەولەویات بە کوردیکایە بە کاردوکۆڕەمە هاتم سەردی تاریخی نووسینی ئەم دوو ڕۆکەم بینیم ئەو عالمەی کە کوردیکای ناوناوە زۆر پێشترە لە کاردوکۆڕم. بۆیە لە عیلمایەت کاردوکۆڕم پێڵەن سینی نەیم ناوێکی دووهەمە بۆی ئەو اعتیباری بۆ ناکرێت. ئێستا لە دنیا کۆزینە کوردیکا مەشهورە زۆر ڕۆکیشمانەیە. ئێستا مەسەلەن کۆزینە قۆپی قەرەداغێنسز لە قۆپی قەرەداخەیە لە هیچ شوێنێکی دنیا نیە لە قۆپی قەرەداغێنسز هەر لە ئەنتەرنێت لێ بە کۆزینە قۆپی قەرەداغێنسز یا مەسەلەن کۆزینە ئەربیلێنسز
لەسەر لە ئەربیل یا قەندیلیکە بەس لە قەندیل هەیە یعنی خۆشبەختانە بۆیە کە ناونرا ئەمە ئیتر کەس ناتوانێت بەهۆی ئەو ڕقابە ساریمەوە کە لە جەماعەتی ڕۆکدایان ناو لەسەری کە لە زمانی هەزار ڕەحمەتی لێبێ لە 1970ەکانە ئەم عالمە گەورەیە کەڵە عالمەی دنیا کە سویدی بووە قوانینی داناوە لینایەس بۆ ناونان لەبەرەوە کەس ناتوانێت تەعەدالەوە کە ئەو ناو نەخێت تەواو هەتا دنیای نیپیتا عێراق و ئیرانیکە هەر نیپیتا عێراقە و بە ناوی ئێمەشەوە تەسجیل بووە بۆیە ناوی ئێمە لەگەڵ هەموو ئێستا مەحافلە دەولەکان لە ئەمریکا و بۆ ئەوروپا خۆشبەختانە کاتێک کە ئێمە لەو مجلەیە کە جاناب فەرمووی سەخسەیرەکەین لەبەرەوەی مجلەیەکی ڕەسینی زۆر باڵا بەرزە لە دنیا لە قیمایە بۆیە شەرەفمەندی ئەومان پێدرا کە سەفحەیەکیان ناینێ لە ئینتەرناشنال ئیندێکس ئێستا ناوی دکتۆر کارزان و ئەو تیمێکە لەگەڵ ئێمە بوون لە ئینتەرناشنال ئیندێکس ناومانێ سەفحەمان هەیە یعنی کە ئەوە وەنیپیتیاکە و یعنی هەمووی قوانینی زۆر ساریمی دنیا وەکو ئێرە نییە بڵێ وەڵا کاکە ئەمە من تازە ئەیگۆڕم بە ناوێکی کە و ناوێکی کوردی لێنەوە تازە تەواویتر مەجای هینیتیانە گۆڕینی یانە زۆر باشە دکتۆر باس لەوە کرد چاوەڕێن وەرزی بەهار بێت و بڕۆنە شار باژێر و توێژینەوە لەسەر نیپیتای بکەن پلانتان چییە بۆ ئەم بەهارەکە دێتەوە؟ ئەم بەهارە هات طبعاً زیاتر ئەگەڕێین بەشکم خوایە سوچێکم نەمان بینی بێ ئەم ڕۆکەی تیا بێت تەوان یەکسەری ناسینەوە بە ئەکیدی هەندێک لەو گەڵاو گوڵە کۆکەینەوە یەکسەری بین بۆ جیسی ماس پێمانەڵێ طبعاً جیسی ماس لایبرەرێکی گەورەی پیایە هەرچی مڕکەباتی دنیا هەیە لەو جیسی ماسا هەیە جیازێکی یابانیە هەر مڕکەبێک بە هەزاران هەزار مڕکەب هەیە کە لە ڕۆکە هەیە لەوێ ناوی تۆمار کراوە کاتێک جیازەکە مڕکەبەکە ئەناسێتەوە واتە کۆمپاوندەکە ئەناسێتەوە ئەکسەر لە ئەم ڕۆکە ئەم ڕەکەبە ئەوم ڕەکەبە ئەوی تایە تەمەنا ئەەکەم مڕکەبێکی تیاابێ کۆمپاوندێکی تیاابێ کە ناوی نەوێ بۆی بتوانین لێوەشان ناویکی تازە بۆ ئەگەر ئەم دەستکەوتە گەورە در و ئێمە ئەو مڕکەبە ناوێکی کوردی لێنین بەیەقین ئەم کەڕەتە ئەگەر تیا بوو ئەتوانم ناویشی کوردی لێبنین چونکێکم ئێمە بۆمان هەیە ئەو مڕکەبەش ناو بنی هەر ئەو تیمێکی ئیش لەسەر ئەماکە ئەتوانینەوە ناو بنین بەشکمە خخوای شتێکی تازەی تیا بێلەوە کە بڵێن کاکە ئەم ڕەکەبە تازەیە کە پێشتر هیچ عالمێک نەیدیوە ئەمە ناوی ئەمە و لە ناو نیپیتا عێراق و ئیرانیکا هەیە و ئێستا مەسەلەن ڕۆکێک هەیە دانی پێپاگە کرێتەوە لە شارە زوور هەیە پێڵەن خلە نازام خەلیلەی پێڵەن بە کوردی کاتێک کە لە مەطعمەکانە وەختی خۆی نانمانە خوارد بە چیلکەیەکی شتێکی ئاوایە چیلکێکمان لێ کرد و دانمان پێکردەوە ئەوە مادەی خلین و خلۆلی تایە لەبەرەوەی ڕۆکەکە بە عەرەبی پێڵەن خلە بۆی ئەو مڕەکەباتی ناوی خلین و خلۆلە بۆیە مەخسەم ئەوەیە کە لە داهاتووشە ئەگەر مڕەکەبێکی عەجایبمانتیادی کە تەسجیل نەبوو بوو لە دنیا ئەتوانین ناویکی کوردی پەتی ڕەسەنی لێ بنین ئینشاءڵڵا وتت لە داهاتووە ڕۆکی هەربڕیش ئەناسێنن بۆچی لە پرۆگرامەکەیمەوە کورتەیەک لەسەر هەربڕیش باس ناکەی دکتۆر عزیزم زۆر چاو مازەکەم یعنی لەم مەرحەلەیە ناتوانین ئێمە باسی بکەین لە چ عایلێکە و جینەسەکەی چییە و سپیشزەکەی چییە طبعاً سپیشزەکەی خۆمان ناوانەوەی بەس جینەسەکەی ناڵم هەر بەڕ لەو شاخانەی پێنجێن من زۆر دڵخۆشم بەوەی کە وەختی خۆی تاسن و گێست و ئەو زانانەی کە لە پێش منەوە هاتوون نەیانتوانیوە هەندێک شوێن بگەن کە نەیانتوانیەوە شوێن بگەن ئێمە هەرچیمان کردووە بێ خۆمان بگەینە ئەو شوێنانە دەستکەوتەکە لەوێشتی تازە هەدۆزێتەوە ئێستا من پڕ بەدڵ حەزەکەم سەفەرێک بکەم بە ئاسوودەیی بۆ منطقەی قەندیل منطقەیەکی زۆر دەوڵەمەنە و لەسەر ئەم سلسلچایەکە ئێستا باسم کرد و دەستی کەسی نەگەیشتووە لەبەر شەڕ و شۆڕ دەستی کەسی نەگەیشتووە تێ و پیاوەتر سێ بچێتەوێ یعنی لەبەر تیارە و تۆباران و ئەوە
ئەگەر خوای گەورە بکردی ڕۆژێک ئەوە تیم دروستەکەین بە بەردەوامە چین بۆ قەندیل بە یەقین هەندێک شتە دۆزینەوە لە قەندیل کە لە شوێنانی تر نییە چونکە من کۆنتاکتم هەیە لەگەڵ هەندێک لەو خەڵکەی قەندیل ڕسمم بۆ نێرن شتی تازەیتیایە ئەڵێن بۆم بێنەڵێن ئیستا ناگەینەوەوێ لەبەرەوە ئینشاءڵڵا لە کوردستانی خۆمان منتیقەیەکی زۆر ڕەنگینە و زۆر دەوڵەمەنە بەس پێویستی بەوەیە تۆزێک ئیشی لەسەر بکەیت ناشتی زۆر جوانمان هەیە زۆر باشە دکتۆر کارزان عومەر دۆزەرەوەی ڕۆکی نیپیتایی سپاس کە ئەم بەیانێ لەگەڵمانە ئامادە بووی لە بەیانی باش خۆش بێ دەستان خۆش بێ مەمنون چاوتان مازێک خۆشەویستان و چانێک وەگەڕینەوە